بەرپرسێکی پێشووی کۆشکی سپی دوایەوەی نازانم دەرکراوە یان خۆی وازی هێناوە چیرۆکی ئەو کاتە ئەگەڕێتەوە کە حەیدەر عەبادی بە سەرۆکایەتی شاندێکی عێراق لە ئاداری 2017 چوونە کۆشکی سپی دۆناڵد ترەمپیان بینی کابرا ئەوەی گێڕاوێتەوە ناوی خۆی نەهێناوە ئەڵێ دوای دیدارەکە هەرکە عەبادی و شاندەکەی حکوومەتی عێراق چوونە دەرەوە دۆناڵد ترەمپ بە گاڵتەجاریەوە گوتی ئەم جەماعەتە دزی باشن لەوەتەی ئەیان ناسم خەریکی دزی و پارە خواردنن بەرپرسەکە بە واشنگتن پۆستی وتووە دۆناڵد ترەمپ دانی گیر کردبوونەوە پەنجەی ئەوها لێ کردبوو تۆزێ حەماسی جوڵا بوو یەک لەسەر یەک دانی یەک ڕۆژوی ئەیوت ئەزانی دزن کابراش بۆ مجاملەی دۆناڵد ترەمپ هەردەیگوت بەڵێ قوربان دەمێکە ئەزانم دوجار ترەمپ گوتوویەتی ئەم بەرپرسە عێراقیانە نەک هەر پارە خۆرن لە دزیکردنیشدا زۆر موفقن